ساڵتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشحاڵم لە گەرما و گەرم لە خزمەتتان نابم بەڕێزان تو تەوەرمان دەبێم شۆ گفتوگۆی لەسەر بکەین تەوەریەکەمان تایبەتە بێ بە و پرۆژە یاسایی یاخود ئەو یاسایی کە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستانەوە دەرچوو بە ناوی یاسای ڕێگریکردن لە بە قاچاغبردنی نەوت و ئەم یاسایە لە هەرێمی کوردستان بۆچی گرنگ بوو بۆچی لە ئێستادا ئەم یاسایە دەرچوو و هۆکارەکانی دەرچوواندنی ئەم یاسایە چین بەرگە و مادەکانی چی لە خۆ دەگرێ و ئایا بەپێی خواستی شەقام دەبێت پێی خواستی خەڵکی هەرێمی کوردستان دەبێت بۆی کە ڕێگری بکرێت لە بە قاچاغبردنی نەوت و ئەمانەوێ بزانین کە ئەو سزایانی لەم یاسایەدا هەند چین و کێ دەگرێنەوە و قاچاغبەری نەوت یاخود قاچاغچی نەوت کێیەکە ئەگەر لە یاساکەدا پێناسەیەکی بۆ کرابێ بۆ مەبەستە لەگەڵی چێک لە پەرلەمانتارانی هەرێمی کوردستان قساکەین تەوەری دووەمیشمان تایبەتە بێ بە ئەوەی کە یعنی عێراق دەتوانێت کەسێکی تر بۆ پێکێنانی حکوومەتی نوێ ڕابسپێرێت ئەمە تایتڵی تەوەری دووەمانە بێت سەبارەت بە تەوەری یەکەم میوانداری بەڕێز باڵام بۆ محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستانمان کردووە کاک باڵام بە زۆر بەخێربی سپاس بۆ ئامادەبوونە. سپاس بەێش سپاس بۆ گوێگران و بە بیسەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان. زۆر سپاس کاک باڵام بۆ ئەمڕۆ یاسایەکتان دەرچوان وەکو پەرلەمانی کوردستان یاسای ڕێگریکردن لە بە قاچاغبردنی نەوت. هۆکارەکەی چی بوو پێتان وایە کە لە هەرێمی کوردستان ئەم بابەتە بوونی هەیە واقعێکە لە هەرێمی کوردستان خۆ ئەگەر هەیە بە دواداچوونەکانی پەرلەمان چیمان پێ دەڵێ لەم بارەیەوە چێن ئەوانی کە ئەم کارەکەن. زۆر سپاس دیارە ئەو یاسایی کە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان دەرچوێنرا یاسای بە ڕێگریکردن لە بە قاچاغبردنی نەوت و گاز و لێدەرهێنراوەکانێتی ئەتوانم بڵێم هۆکاری دەرچواندنی ئەم یاسایە ئەوەیە لەبەر بە قاچاغبردنی نەوت و لێدەرهێنراوەکانی کە یەکێکە لەو تاوانانەی کە ئەبێتە هۆی تێکدانی ئاسایشی ئابووری هەرێمی کوردستانەوە بۆ ئەمە بەستە و بۆ ڕێگریکردن لەو کار و کردەوانەی کە ئەبێتە هۆی بە قاچاخیبردنی نەوت و گاز و لێدەرهێنراوەکانی و بە تاڵانبردننی بۆ ئەوەی کە بتوانن سزایەک دابنین بۆ ئەو کەسانەی کە شایستە بێ بەو کەسانەی کە لەم تاوانە بەشدار ئەبن و تێوە ئەگلێن ئەم یاسایەمان دەرچواندووە. باشە پێناسەیەکتان بۆ قاچاقچی کردووە لەمەیە کێ دەگرێتەوە ئەم یاسایە بۆ کێ دەرچووە؟ دیارە ئەم یاسایە توانم بڵێم ئەم یاسایە پێویستی بەوە هەیە کە ئەو کەسانەی کە مەماڵە بە نەوت و گاز و لێدەرهێنراوەکانیەوەکەن مۆڵەتی فەرمی وەرگرن لە وەزارەتی سامانە سروشتیەکان ئەو کەسانەی کە بەبێ وەرگرتنی مۆڵەت لە وەزارەتی سامانە سروشتیەکان مامەڵە بە نەوت و گاز و لێدەرهێنراوەکانیەوە بکەن ئەوە ئەکەوێتە حاڵەتی ئەوەی کە ئەمە بە قاچاغبردنەوە بۆ ئەو مەبەستەش سزای شایستەدانراوە بۆ ئەم تاوانە. باشە مەبەست لە قاچاغبردن بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمیش دەگرێتەوە ئەم بابەتە؟ دیارە ئاماژەی پێکراوە ئەم بابەتە هەردوو بوارەکە گرێتەوە توانم بڵێم ئەم گواستنەوەی نەوت و گاز و بڵین لێدەرهێنراوەکانی ئەگەر هات و بۆ دەرەوەی هەرێم ببرێ ئەویش بەو شێوازانەی کە ئەگەر هات و لەو بڕێی کە دیاری کراوە لە هۆکاری گواستنەوەکە لەو بڕە بڵین کە لە وەسڵی ڕێگە پێدراوەکە دیاری کراوە ئەگەر زیاتر بوو ئەوە ئەم بە هەمان شێوە تاوانەوە ئەگەر هاتوو ئەو دەستگا و ئەو بنکە حکومیانەی کە ئەم سوتەمەنیان بۆ دابین کراوە بێت و بەبێ مۆڵەت ئەمانە بفرۆشتێنەوە یان مامەڵەیەکیان پێوە بکرێ ئەمانش بە هەمان شێوە توژی ئەمان سزای یاسایی بنەوە. باشە کاک باڵام بۆ بەپێی یاساکە چی و چی قەدەغەیە چۆن مامەڵەکردنی قەدەغێ بە نەوت و گاز و لێدەرهێنراوەکانی؟ وەکو باسم کرد مامەڵەکردنێک کە بەبێ وەرگرتنی مۆڵەت بێ پێویستە ئەو کەسانەی کە مامەڵە بە نەوت و گاز و لێدەرهێنراوەکانیەوەکەن لە وەزارەتی سامانە سروشتیەکان مۆڵەتی فەرمیان هەبێ. باشە مۆڵەت بۆ بڕی نەوت و گاز و لێدەرهێنراوەکە و بۆ بڕی بۆ گواستنەوەکەش یان بە هەمان شێوە لەبەرەوەی ئێستا لەوانەیە بۆ ئەگەر سیرکەین کەسێک تانکیەکی نەوتی هەیە تانکەرێکی نەوت کە بۆ گواستنەوەی نەوت بەکارهێنرێ ئەم تەنکەرە لەوانەیە بەدەست سایقێکەوە بێ یعنی ئەمە ئەگەر عقدێک لە بینی ئەم سایقە و لە بینی ئەم خاوەنی تەنکەرەکانە بێ ئەم سایقی ئەم تەنکەرە بڕوا مامەڵەیەکی بەو شێوەیە بە قاچاق بەم تانکەری کە خاوەن بڵین تانکەرەکەەوە بکە
ئەو کاتە تانکەری کابرای خاوەنی تانکەرەکەش دەستی بەسەر ئاگیرێ و ئەو ماڵەشی کە لە ناو تانکیەکایە ئەوەش دەستی بەسەر ئاگیرێ چوارقاتی ئەو ماڵی کە لە ناو تانکەری نەوتەکا بووە غەرامە ئەکرێەوە تانکەرەکەش بسەر بابەتی سزاکە مادەم وایە ویست تۆ چیتە ئەو بابەتە سزاکە چۆنە چۆن پلەبەندی کراوە و چۆن دەدرێت ئەو سزایە سزای ئەو کەسانەی کە مامەڵا بە نەوت و گاز و لێ دەرهێنراوەکانیەوەکەن بە بێ ڕێگە پێدانی یاسایی ڕێگە پێدانی یاساییش ئەو مامەڵەیە یان ئەو ڕێگە پێدانەیە کە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە ئەدرێ بە و کەسانەی کە یا ئەو کۆمپانیانەی کە کاریان هێنان و هاوردەی نەوت و گاز و لێ دەرهێنراوەکانیان یا مامەڵەکردن بەوانەوەیە ئەگەر هاتوو لە غەیری ئەو ڕێگە پێدراوە فەرمیەی کە وەزارەتی سامانە سروشتیەکان بەم کەسانەی داوە لەو یاسایەیان لەو بەڵگەنامەیە چووە دەرەوە ئەوە حکومەکەی 5 ساڵ تا 10 ساڵە لە 5 ساڵ کەمتر نابێ و لە 10 ساڵیش زیاتر نابێ ئەگەر چووە بواری ئەوەی کە لە یاسا چوو بێتە دەرەوە باشە ئەمە وەکو زیندانی بەڵێ وەکو سزای مادی چۆن دیاری کراوە سزای مادی وەکو ئاماژەم پێدا ئەگەر هاتوو ئەو تانکەرەی کە ئەم سوتەمەنیەی بار کردووە سوتەمەنیەکە نایاسایی بوو دوای ئەوەی دەستی بەسەردا ئەگیرێ و لە دادگا بڕیاری یەکلاکەرەوە دەرئەچێکە ئەم بارە بارێکی نایاساییە و بارێکی قاچاخە ئەو کاتە کەسی خاوەنبار بە چوارقاتی نرخی ئەو بارەی کە باری کردووە غەرامە ئەکرێ و ئەو هۆکاری گواستنەوە یا بڵین ئەو تەنکەرەی کە سوتەمەنیەکەی پێگواستوێتەوە یان بەرهەمەنەوتیەکانی پێگواستوێتەوە دەستی بەسەرە ئەگیرێ و لە پاشان ئەم تەنکەرە ئەفرۆشتێتەوە و داهاتەکەی ئەگەڕێتەوە بۆ خەزیێنەی دەوڵەت باشە بەپێی ئەم یاسایە کاک باڵام بۆ کەسانێک ئەگەر شکاتێکیان هەبێت زانیارییان هەبێت چۆن مامەڵە لەگەڵم کەسایەکرێ هەم لە ڕووی پاراستنی کەسەکە ڕەنگە منێک هاوڵاتیەک نەوێرم ئەمە بکەم دوای ترسی فشارێکی جیاوازم هەبێ ئەگەر هەر هاوڵاتیەک بێ ئەمە چۆن مامەڵی لەگەڵاکرێ و لە ڕووی پاداشکردنی ئەم شکاتکارەوە ئەمە چۆن مامەڵی لەگەڵاکرێ ئەتوانم بڵێم کەسی مخبیر ئەوە دیارێکرێ و کەسەی کە کێیە ئەم ئیخبارە گەیەنێت کە ئایا بۆ نمونە ئەم مەوادە یان ئەم بڵین بەرهەمی نەوتیە کە بەرهەمێکی قاچاخە و ئەگەر بەڵگەی پێویست و تەواوی لابێ و ڕاست و دروست بێ ئەکتوانێ لایەنی فەرمی ئاگادار بکاتەوە لەوەی کە لە جێگەیەکدا یان لە بۆ نمونە بارهەڵگرێکدا نەوت و بەرهەمەکانی کە بە قاچاق ئەگوازرێتەوە و ئەو کەسەی کە ئەم ئیخبارە ئەگەیەنێ لە پاش ئەوەی کە دادگا بڕیار یەکلاکەرەوەیدا لەسەر ئەوەی کە ئەم بارە یان ئەتوانم بڵێم ئەم مەوادێکی قاچاخە کە کاتێک ئەم مەوادە ئەفرۆشتێ بە ڕێژەی لە 125 ئەو نرخەیکە ئەم بەرهەمەی پێفرۆشراوە پاداش دەکرێت 125 کۆی گشتی بەرهەمەکە باشە کاک باڵان بۆ بەپی پرۆژە یاساکەی خۆتان طبعا هەموو پرۆژە یاسایەک هۆکارێک بۆ دەرچواندنی باز دەکرێت بە پێیەکێک لە مادەکان بزەبەت بەپیم ئەو پرۆژە یاسایە هۆکاری دەرچواندنەکە چی دیاری کرا وەک لە پێش ئاماژەم پێکرد هۆکاری ئەمەی ئەوەیە کە بۆ ڕێگریکردن لە بە قاچاغبردننی نەوت و گاز و لێدەرهێنراوەکانیان و کە ئەبێتە هۆی تێکدانی ئاسایشی ئابووری هەرێمی کوردستان و بۆ ئەوەی کە بتوانرێت ڕێگری بکرێت لە بەتاڵانبردننی داهاتی نەوت ئەم یاسایە دەرچوێنراوە باشە شکاتکردن هەر وەکو ئاسایی لە بنکەکان و لە دادگاکان دەبێوانە ئەمە ئەو دیاریکراو هەیە ئەمە وەزارەتی سامانە سروشتیەکان بە هاوکاری لەگەڵ وەزارەتی ناوخۆوە لەگەڵ وەزارەتی دارایی و ئابووری هەرێمی کوردستان ڕێکارێکیان پەیڕەوەیەک بۆ ئەو بابەتە دادەن باشە هیچ توێژینەوەیەک یاخۆت شتێک لەبەر دەستا هەیە کە لە هەرێمی کوردستان بڵین بە قاچاغبردنی نەوت هەیە یان ئەگەر هەیە چۆن زیانی بە ئابووری کوردستان گەیاندووە شتێکی لەو بابەتە لەبەردەستی پەرلەمانە هەیە ئەو ئەگەر بێت و باز بکرێ من ناتوانم باسی بکەم چونکە لەبەرەوەی کاتێک کە تۆ باس لە تاوانێکیان باس لە بابەتێک ئەەکەی پێویستە
بەڵگەت بەدەستەوە بێ من نەتوانم بڵێم هەیە نە ئەشتوانم بڵێم نییە بەڵام ئەگەر پێشتر مبەڕیر بۆ ئەم بابەتە ئەوە بوو بێ کە یاسایەک نییە یان ناتوانرێ معاملە لەگەڵ ئەم بابەتەدا بکرێ ئەوە ئێستا ئەم یاسایە دەرچوێنراوە ئیتر بۆ لەمەولا ئەگەر خەڵکانێک باس لەوە دەکەن کە نەوت بە قاچاق خەبرێ یان بەرهەمەکانی نەوت بە قاچاق خەبرێ ئەوە یاسایەک لە بەردەستایە و ئەتوانن بە پێی ئەم یاسایە بڕۆن شەکوا لەسەر ئەو کەسانە یان لەسەر ئەو کۆمپانیایانە تۆمار بکەن بە بەڵگەیان بەدەسەوەیە و دادگا ئەو بابەتیان بۆ یەکلایی ئەکاتەوە و ئێمە لە یاسایەکەمان بە شێوەیەک توند کردووە کە کەسانێک ئەگەر هەبێت و پێشتر بیریان لە کارێکی وا کرد بێتەوە یان کارێکی وایان کرد بێ بۆ لەمەولا ئەم یاسایە بە شێوەیەک توند کراوە کە بە هیچ شێوەیەک بیر لە کاری بەو شێوەیە نەکرێتەوە. زۆر باشە باست لەوە کرد کە نازام تا چەند پرۆژه یاساکە لەو بابەتەیە ورد بۆتەوە باست لەوە کرد کە ئەگەر تەنکەرێک بۆ نمونە ڕێپێدانی 10,000 لیتری هەبێ ئەم 20,000 بەکاربێنێ ئەم چێککردنە ئەم فەحزکردنە چۆن دەکرێت شتێکی لەو بابەتە باس کراوە یان جێ هەڵراوە بۆ لایەنی پەیوەندیدار ئەمە لایەنی پەیوەندیدار شارەزای باشتریان هەیە و ئەمە پێشتریشە بووە لەبەرەوەی ئەم تەنکەرانی کە ئێستا سوتەمەنیە گوازنەوە لە ئەمبارەکانی نەوتکە ئەو بارە ئەەکەن ڕێژەی بارەکە دیاری کراوە و بە هەمان شێوەش لەو جێگانەی کە وەرئەگیرێ ئەوانە بە هەمان شێوە ڕێژەی بارەکە ئەزانن کە لە جێگەیەکەوە بۆ جێگەیەکی کە چۆن بۆیان هاتووە وەکو ئاماژەشم پێدا وەزارەتی سامانە سروشتەکانی وەزارەتی دارێ و ئابووری وەزارەتی ناوخۆ کە پلانیان هەیە بۆ ئەوەی کە ڕێکاری تەواو بۆ ئەم بابەتە بگرنە بەر ئەلبەت ئەوانیش لەسەر ئەوە کار ئەەکەن چۆن ئەگەر بێت و لە خاڵە سنوورەکان بڕاتە دەریا بۆ هێنان بێنەک بۆ بڵین ناردن ڕێکار بۆ ئەو بابەتە دیاریەکە. زۆر باش ئەگەر لە پرۆژه یاساکە دەربچین هەر من و تۆ لێرە باسمان لە پرۆژه یاسای چاکسازی کرد لە دوای پەسەندکردنی پرۆژه یاسای چاکسازی لە لای حکوومەت گەیشتۆ بەچی بەدەدا چونتان بۆ کردووەکو پەرلەمان بزان لە چ قۆناغێکایە چۆن کاری لەسەر دەکا حکوومەت پرۆژه یاسای چاکسازی ئەو پرۆژەیە بوو کە پێشتر باسمان کرد وتمان یەکەم هەنگاوە ئەمە ئاخر هەنگاو نابێ ئەمە هەنگاوی یەکەمە بۆ پەرەپێدان بە پرۆژەی چاکسازی لە هەرێمی کوردستان دیارە لە پرۆژه یاساکەدا ئاماژە بەوە کراوە ئەو پرۆژه یاسایە کاتێک بەرکار دەبیان کاتێک کاری پێدەکرێت کە لە دوای 3 مانگ لە بڵاوکردنەوەی لە ڕۆژنامەی فەرمی وەقایعی کوردستان ئەو 3 مانگە تا ئێستا تەواو نەبووە توانم بڵێم مانگێک و شتێکی وا تێپەڕێ و دوای 2 مانگ حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاەوە ئامادەکاری بۆ کردو و لە کاتی تەواوبوونی وادەی 3 مانگەکەدا پرۆژه یاسای چاکسازی لە هەرێمی کوردستانە کێتە بواری جێبەجێکردنەوە. زۆر باشە کاک باڵام بۆ یەکێک لەو پرسیارانی کە خەڵک زۆر دەیکرد ئەم بابەتی درەنگ هاتنی موچە یا دواکەوتنی موچێ و داوایان دەکرد پەرلەمان قسەی هەبێ قسەی دەبێ پەرلەمان لەسەر ئەم بابەتە دیارە پەرلەمان ئەگەر قسەشی هەبێ ئێمە ئەبێ ئەوە لە بەرچاو بگرین کە عێراقێکی تەوافقی بووە و ئێمە ئەم دەستورەی عێراقی فیدرال کە هەمانە دەستورێک بووە بە تەوافق دانراوە بەداخەوەم لە دوای ڕۆیشتنی هەواڵی بەڕێز مام جەلال بە ڕەحمەت بێ عێراق ڕووی لە گرژی و ئاڵۆزی و نەهامەتێکی زۆر خراپ کرد کە دەرهاویشتەکەی ئەمڕۆی بینینەوە دیارە هەندێک لە کوتلەکانی عێراق توانم بڵێم ڕێیان خراپە بەرامبەر بە هەرێمی کوردستان و ئێمە نابێ ئەوەش نادیتکەین کە لەوانەیە ئێمەش هەندێک کێشە و مەشاکیلمان هەبوو بێ لەگەڵ حکوومەتی مەرکەزی بەڵام ئەگەر بە تەوافق نەبێەوە ئەگەر ئبێت و ئێمە نەتوانین وەکو هەرێمی کوردستان ڕاشکاوانە بە پێی ئەو دەستورەی کە لەگەڵ حکوومەتی عێراقی فیدراڵیا بڵێم بە هەموو عێراقیەکانەوە بۆ عێراقمان داناوە ئەم کێشەیە 10 جار و 100 جاری کەش دووبارە ئەبێتەوە و داواکردنەکەی پەرلەمانیش بە هیچ شێوەیەکی هیچ ئیسفادەیەکی نابێت تەنها قسەیە یان تەنها مرەکەبی سەر کاغەزە لەبەر ئەوەی کە پێویستە بۆ ئەوەی کە ئێمە دوورکەینەوە لەوە یان جارێکی کە ئەوە نەیەتەوە ڕێگەمان کە کێشەمان لە بوجا هەبێ پێویستە لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان چۆن لە مەسەلەی پەسەندکردنی دەستوری عێراق و لە نووسینەوەی دەستوری عێراقدا دەوری کاریگەریان هەبووە بە هەمان شێوە بۆ مەسەلەی بەدەستهێنانی داهاتەکانی هەرێمی کوردستانیش دەور و ڕۆڵی کاریگەریان هەبێ. باشە لە دوای ئەم ستافە نوێی کە بۆ سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت و ینی سەرۆکایەتی هەرێمی کوردستانیش دەست بەکارن کۆبوونەوەی زوو هەیە لە نێوان سێ سەرۆکایەتێکەدا و سەرۆکی پەرلەمان هەندێک جار لە زۆربەی کۆبوونەوەی هێز و لایەنە سیاسیەکان لەگەڵ سەرۆکایەتی هەرێم بەشداری کردووە
و ئەمەوێ بپرسم پەرلەمانی کوردستان و دەستەی سەرۆکایەتی بەگشتی و ئێوەکو پەرلەمانتاران تا چەند ئاگاداری ئەو وردەکاریە لە گفتوگۆ و لە گرفتەکانی نێوان هەرێم و بەغدان بە تایبەتی لە ماوەی ڕابردوودا بۆ پێکهێنانی حکوومەتەکەی محەممەد تۆفیق عەلاوی و بۆ ئایندەش ئەگەر پەرلەمانی کوردستان ینی دەیەوێت ڕۆڵی هەبێ و ئایا ئێستا ئاگاداری ئەو گرفتانە بۆ پەرلەمانی کوردستان دیارە مەسلەی پەرلەمان و توان بڵێ سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەتیش بە هەمان شێوە خۆشبەختانە هەماهەنگێکی باش لە بینە هەیە و بۆ زۆربەی پرسەکان پرسە چارەنووسسازەکان دانیشتن و گفتوگۆ لە نێواندا هەیە و ئەو وەفدانەی کە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دەچنە بەغدا و دەگەڕێنەوە ئەتوانم بڵێم پێشهاتەکان بە پەرلەمان و بە سەرۆکایەتی هەرێمیش ئەدەن خۆشبەختانە ئەتوانم بڵێم ئێستا شتێکی وا بەو شێوەیە نەماوە کە شتێکی قورس بێ ئەوەی کە لە بینی هەرێمی کوردستان و عێراقی فیدراڵدا هەبوو تەنها پێشتر کێشەی نەود بوو کە عێراق حکوومەتی عێراقی ئەیانوت حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەکەی خۆشیان نەفرۆشن و بودجەشیان لە ئێمەوێ بەڵام ئەوە تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوەکە ئەو بڕا نەوتەی کە حکوومەتی عێراقی داوای ئەکا تەسلیم بە حکوومەتی عێراقی بکاوە بۆ ئەو بەرامبەر بە ئەو بابەتەش پێویستە حکوومەتی مەرکەزی بودجەی تەواوی حکوومەتی هەرێمی کوردستان بنێرێت. باشە قۆناغەکانی ئایندەی کارکردن پرۆژانی کە لە بەردەستدان بۆ یاسای لە دوای ئەم یاسایەوە ببوورە بەر لەوە بۆ ئەم پرۆژە یاسایە ئەمە پێشنیاری چ فراکسیۆنێک بوو یان پێشنیاری هاوبەشی هەندێک لە فراکسیۆن بوو ئەگەر زانیاریمان لەسەر پێم خۆش بوو ئێمە بمانتوانێت لە پەرلەمانی کوردستان بەو شێوەیە کار بکەین لەسەر ئەساسی ئەوە کار نەکەین کە ئەم پرۆژە یاسایە پرۆژەی چ فراکسیۆنێکە بەڵکو بتوانین کۆمەڵێک پرۆژە یاسا بکەین بە یاسایان کۆمەڵێکی یاسا دەرکەین کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان بێ بەڵام تا ئێستا کەشتەکان بەو شێوەیە هاتووە ئەڵبەت من ناتوانم ئەو دەست پێشخەریە بکەم بڵێم وڵا ئەم پرۆژە یاسایە با پرۆژە یاسایی پەرلەمانی کوردستان بێ ئەوە فراکسیۆنەکانتوان بە کۆی دەنگ بڕیار لەسەر ئەوە بدەن کە بۆ لە مۆلا ئەم پرۆژە یاسایانە کە دەرئەکرێ پرۆژە یاسای پەرلەمانی کوردستان بێنە پرۆژە یاسای فراکسیۆنەکان خۆشبەختانە من وەکو ئەندامێکی فراکسیۆنی ساوز ئەم پرۆژە یاسایە پرۆژە یاسای فراکسیۆنی ساوز یەکێتی نیشتمانی کوردستان بووە لە پەرلەمانی کوردستان. زۆر باشە یەکێتی فراکسیۆنی یەکێتی مەبەستم چی پرۆژە یاسای تری لەبەردەستدایە بۆ ئەم قۆناغە بە پێویستی بزانێ و پێشکەشی سەرۆکایەتی بکایان چ پێشنیار و پرۆژە یاسای تری پێشکەش کردو؟ ئێمە کۆمەڵێک توانم بڵێم نزیکەی 20 پێشنیازە یاسایی کەمان لە بڵین پێشتر بە پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمان کردووە و ئێسش کۆمەڵێک پرۆژە یاسایی کە ئامادەیە نەک تەنها بڵێم هی فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان بەڵکو فراکسیۆنەکانی کەش بەوانشەوە کە لە حکوومەت بەشدارن و بەوانشەوە کە معارەزان بەڵام بە هیوام کە هەوڵێکی بەو شێوەیە بدرێت کە پرۆژە یاساکان بە پرۆژەی فراکسیۆنەکان نەمێنێ بکرێ بە پرۆژە یاسایی پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی هەوڵ بدەین پرۆژە یاساکانمان و یاساکانمان لە بەرژەوەندی گشتی خەڵکی هەرێمی کوردستان نابێت. باشە ئەی ئاسایی نییە فراکسیۆنێک یعنی باسی ئەو بکاکەم پرۆژە یاسایی هەبوو چکە هەموو فراکسیۆنەکان بەڵێنیان بە خەڵکداوە پرۆژە یاسای تایبەتیان هەبێ و جۆرێک لە بانگەشەکانیان تایبەت بۆ بۆچی زۆر تاکی دەکەیتەوە لەسەروی کە دەبێت ئیلا ینی وا ڕابگەندرێت کە پرۆژە یاسای پەرلەمانە دیارە ئەگەر ئێمە سیرکەین واقعی هەرێمی کوردستان واقعی عێراق ئێمە تا ئێستا وەکو وڵاتە پێشکەوتەکان نەگەیشتوینەتە و ئاستەی کە بتوانین لە سەر ئەساسی بەرژەوەندی گشتی خەڵک کارەکانمان بە شێوەیەک بەڕێوە بەرین کە بە گشتی خەڵک لێی بەشدار بێ و ئەوەی کە ئێستش ئەیبینین یعنی ئێمە ئەگەر ڕاستیەکان بە خەڵک نەڵێن کەواتە لەگەڵ خۆشمانە ڕاستگۆنین بەداخەوە یعنی وای لێ هاتووە گەر لە پەرلەماندا پرۆژە یاسایەک بێت و لەسەر لایەنێک بۆ نمونە ساغ بێتەوە یان پرۆژە یاسای لایەنێک بێ لەوانەیە لایەنەکانی کە دەنگی پێنەدەن بەس تەنها لەبەر ئەوە ئەم پرۆژە یاسایە پرۆژە یاسای لایەنێکی دیاری کراوە ئەمەش نابێ بەهۆی زەرەر تەنها لەو فراکسیۆنەی کە پرۆژە یاساکەی دەرکردووە بەڵکو ئەبێ بە زەرەر لە کۆمەڵانی خەڵکی کوردستان بەگشتی من لەم ڕوانگەیەوە پێم خۆشە کە پرۆژە یاساکان بۆ ئەوەی عەرقەلەیان لە بەردەم دروست نەبێ بۆ ئەوەی ڕێگریەک نەبێ کە پرۆژە یاسایەک عەرقەلەی لە بەردەمدا دروست بێت کە پرۆژە یاسایەکە بۆ بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان باشترە بۆ شێوازانە بیر بکەینەوە. زۆر باشە کاک باڵام بۆ من سوپاس دەکەم بەڵام
دەمێ بزانم دوایین قسە تایبەت بە کاری پەرلەمانی و ئەوەی کە ئێستا لە بەردەستی پەرلەمانە بۆ دانیشتنی ئایندە ئەگەر زانیاریت هەبێ و دوایین پرۆژه یاساکە لە سەرۆکایەتی پەرلەمانەوە بتانوێت گفتوگۆی لەسەر بکەن چییە بۆمان باس بکەیت. دیارە پرۆژه یاساکان وەکو ئاماژەم پێدا هەر یەک لە فراکسیۆنی یەکێتی نیشتمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی یەکگرتوونەوەی نیە ئەمانە هەر فراکسیۆنێک پرۆژە و پێشنیاری یاسای خۆیانیان هەبوو پێشکەشی سەرۆکایەتی پەرلەمانیان کردووە. ئەمە لە لای دەستەی سەرۆکایەتیە دەستەی سەرۆکایەتی بڕیار لەسەر ئەوە دەن کە کام پێشنیازە یاسا توانم بڵێم ئەخرێتە بەرنامەی کارەوە. من لە ئێستادا زانیاری کێوتۆم لەسەرەوە نیە کە سەرۆکایەتی پەرلەمان لە سەرکان پێشنیازە یاسایان ڕێکەکەون بۆ ئەوەی لە ئایندەدا بخرێتە بەرنامەی کار، بەس ئەوەی کە بە کۆی گشتی لە لای حکوومەتیش و لە لای پەرلەمانیش گفتوگۆی لەسەر کراوە. هەم حکوومەت و هەم پەرلەمان کار لەسەر ئەوەکەن کە یعنی کار لەسەر ئەوە بکرێت کە بەڕاستی شەفافیت لە داهات و چۆن پێشتر لەسەر مەسلەی خەرجەکانی یاسامان دەرکردووە و بتوانین لەسەر مەسلەی نەوت و لەسەر مەسلەی کۆی گشتی داهاتەکانیش یاسا دەربکرێ بۆ ئەوەی کە بتوانین خزمەت بە خەڵکی هەرێمی کوردستان بکەین. ڕێز باڵام بۆ محەممەد ئەندامی پەرلەمانی کوردستان سپاس دەکەم لەگەڵ بەڕێزان پشوێ گۆرەگرین و بۆ تەوەری دۆمە کەڕینە وڵاتان. ئۆفرێکی ناوازە لە قەیوان سیتیەوە. ئێستا لە قەیوان سیتی ببە بە خاوەنی شوقەیەکی کۆڵەتی بەرز و سەردەمیانە. پەلا بکە و سوودمەند بە لە ئۆفەری کڕینی شوقە بە قیستی 6 ساڵ. ڕوبەری شوقەکان 180 مەتر دووجایە. پێکاتوە لە 3 ژووری نووسن، ژووری میوان و نان خواردن، 2 موشتەمەلات، گەنجینە، مەتباخ، 3 باڵکۆن کە بەسەر دیمەنی جوانی شاری سلێمانی داڕوان. باڵەخانەکانی قەیوان سیتی سیستمی ئاگرکوژانەوە و غاز و سەتەلایتی مرکزی تێدایە و 2 ئاسانسۆر بۆ هەر باڵەخانەیەک دانراوە و تێیدا ڕەچاوی بەرزترین کاریگەریەکانی بوومەلەرزەکراوە. تەواوی باڵەخانەکان بە مەبەستی پاراستن لە سەرما و گەرما بە کەرەستەی گونجاو ڕووپۆشکراوە. ئەم دەرفەتە لە دەستخۆت مەدە و لە قەیوان سیتی بە پێشەکێکی گونجاو و بە قیستی درێژخایەن ببە بە خاوەنی شوقەیەکی هاوچەرە. جارێکتر سڵاوتان لێبێ بەڕێزان تەوەری دۆم تایبەتە بە وەکو باسم کرد گفتوگۆکردن لەسەر دۆخی عێراق و بە دیاریکراوی دەمانێت بزانین لە دیدی چاودێرانی سیاسیەوە ئایا عێراق دەتوانێت کەسێکی تر بۆ پێکێنانی حکومەت ڕابسپێرێ ئەگەر دەتوانێت دەکرێت ئەو میکانیزمە چۆن بێ. ئێستا دیسانەوە دوای مانجێک لە هەوڵدان بۆ دیاریکردنی کەسێک بۆ پۆستی سەرۆکوەزیران و دوای دیاریکردنی محەممەد تۆفیق عەلاوی بۆ پێکێنانی کابینەیەکی نوێ، بەڵام محەممەد تۆفیق عەلاوی لە کاتی دیاریکراوی خۆی نەیتوانی حکومەت پێک بهێنێ. بۆیە ئێستا دیسانەوە بڕیارەکان هاتوتۆ لای سەرۆک کۆمار بۆی بتوانێت بە تەنسیق لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی عێراق بە تایبەتی نێوماڵی شیعی و لەلایەکی تر سوننەکان و لەلایەکی تریش کوردستانەوە بتوانرێت کەسێکی دیکە بۆ پێکێنانی حکومەت ڕابسپێرێت. قسەکانمان لەسەر ئەم بابەتەیە بە میوانداری بەڕێز سیامەند ڕەحمان چاودێری سیاسی کە بە سوپاسەوە لە ستۆدیۆکانمان لە هەولێرەوە لەگەڵمانە بێ. کاک سیامەند سوپاس بۆ بەشداریکردنە. دەمێ بپرسم جارێکی تر عێراق دەتوانێت کەسێکی تر بۆ پێکێنانی حکومەت ڕابسپێدرێت، سەرۆک کۆمار دەتوانێت ئەمە بکات؟ دیارە مەبەستم لە توانین دەسەڵاتی سەرۆک کۆمار نییە بۆ دیاریکردنی ئەو کەسە، بەڵکو ڕێکەوتنی هێز و لایەنە سیاسیەکانە. محەممەد تۆفیق عەلاوی نێوماڵی شیعە لەسەری ڕازی دەبن، تەبعاً بەشێک لە نێوماڵی شیعە، بەڵام دواتر هێزە سوننیەکان و هێزە کوردەکان متمانەی پێ ناکەن و ناچنە حکوومەتەکەیەوە. عێراق دەتوانێت کەسێکی تر دیاری بکە؟ هێزە شیعەکان دەتوانن جۆرێک لە کۆدەنگی ئەم جارە دروست بکەنەوە؟ زۆر سپاس بوو ئەم دەرفەتە و بینەرانیش ئێوارەیان باش.
لە ڕاستیدا بارودۆخی سیاسی لە عێراق وا شێوێنراوە بە ئاسانی ئارامی سیاسی بەخۆیەوە نابینێت، بەڵام ماناشی ئەوە نییە ئیتر گەیشتووەتە بنبەست و سەرۆک کۆمار ناتوانێت کاندیدێکی تر ڕابسپێرێت بۆ ئەوەی ببێتە سەرۆکی وەزیرانی عێراق. بەڵام بێگومان ئەوەش ماندیبوونێکی زۆر و مشتومڕێکی زۆری گەرەکە بۆ ئەوەی بتوانن کاندیدێکی باش شایستە بۆ سەرۆکی وەزیرانی عێراق هەڵبژێرن. بێگومان ئەوەی کە هەڵدەبژێردرێ دەبێت کۆمەڵێک مەرجی تیابێت بۆ ئەوی بتوانێت هەم باڵانسی هێز لەسەر ئاستی نێودەوڵەتی و ئیقلیمیان ڕابگرێ و هەمیش بتوانێت خەمخۆر و مشورخۆری هەموو کۆمەڵانی عێراق بێت و بە کورد و عەرەب و سوننە و شیعەوە و هەمیش بتوانێت ڕای شەقام ڕازی بکات. بۆیە پێویست بەوە دەکات یەکێکی شیاو بێت، هەم کەسایەتێکی باشی هەبێت، هەم باگرامەتێکی سیاسی مێژووی هەبێت لەسەر عێراق و هەمیش بتوانێت پەیوەندی دیبلۆماسیەکانی خۆی وا بەگەڕخات، هەم وڵاتانی ئیقلیم وا لێ بکات کە فشاریان کەم بکەنەوە لەسەر عێراق بۆی عێراق بتوانێت لیانی کەم ئاهێک هەر بچێشێت و لە هەمان کاتیشا دەبێت پەیوەندی دیبلۆماسیەکانی لەگە دنیای دەرەوە بە تایبەتی ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و دنیا وڵاتە زەرهێزەکان وا لێ بکات کە بتوانن هەژمونیان لەسەر عێراقدا کەم بکەنەوە و ئەجێندایەکی سیاسی تایبەتی عێراقیانەی هەبێت بۆ کەسایەتێکی وا لە عێراقدا ئیستا بوونی هەیە بکات. لەلایەکەوە دەبێ هەوڵ بدات لە بێگومان عێراق کەسی زۆر باشی تایە، بەڵام خۆت دەزانی عێراق هەژمونی ئیقلیم وڵاتانی ئیقلیمی وای کردووە کە هەر کارێکتەرێک دابدرێت نەتوانێت خۆی بێت، هەر یەکێک دابنێی دەبێت لەژێر هەژمونی ئێران و وڵاتانی ئیقلیم و ئەمریکا بێت. بۆیە هەرچێ بێت بەڕای من دەبێ کارێکی وا بکات کە هەموو لایەنەکان ڕازی بکات، چونکە لە ڕاستیدا عێراق خۆی حکمی خۆی ناکات بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ ئەجێنداکانی وڵاتانی ئیقلیم لە عێراق جێبەجێ دەکرێت. ئەوە کارەساتەکە لەوەدایە و لە سەرباری ئەوەش وڵاتانی زلهێز چاوێن بڕیوەتی عێراق و پێیان وایە دەبێت بەرژەوەندەکانی ئەوانش لە عێراقدا دابین بکرێت و بە تایبەتی ئەمریکا پێی وایە قوربانێکی یەکجار زۆری داوە لە عێراق و ئەو توانیوێتی دیکتاتۆری لە عێراقدا بڕوخێنێ و لە هەمان کاتیشا ئیران دەیەوێ عێراق لە ژێر فەلەکی ئەو دەرنەچێ و ئەو کاندیدەی کە دەستنیشان دەکرێت بۆ سەرۆک وەزیرانی عێراق دەبێت 100% بەرژەوەندەکانی ئیران جێبەجێ بکە و لە هەمان کاتیشا ئیران پێی وایە ئەمریکا پێی وایە ئیران عێراقی قۆرخ کردووە و بەرژەوەندەکانی لە عێراقدا دەکەوێتە خەتەر ئەگەر ئەو هەژمونی ئێران هەبێ. بۆیە ئەو کاراکتەری کە دەستنیشان دەکرێت ناڵێم هەر نییە، بەڵام بە ئاسانی دەست ناکەوێت و هەر یەکێک کاندید بێ ڕای بسپێردرێن بۆ سەرۆک کۆماری عێراق بۆ سەرۆکی وەزیرانی عێراق بێگومان دەبێت معادلە سیاسیەکان باش بخوێنێتەوە هاوچێشە و هاوسەنجیان بکات بە شێوەیەکی ژیرانە. بۆیە من پێم وایە کاتێکی سیامەت عێراقیەکان بەر لەوەی نێوماڵی خۆیان داڕێبکەون، نێوماڵی شیعە بەر لەوەی لە نێو خۆی داڕێبکەوێت، سوننە بە هەمان شێوە، کورد بە هەمان شێوە، هەرسێکیان بەیەکەوە پێویستە بەر لەوەی کاندیدێک دیاری بکەن، نمایشی بکەن بۆ ئەمریکا بە نمونە بۆ وڵاتانی هەرێمایەتی بۆی لەلایەن ئەوانەوە قبول بکرێ، دواتر هەوڵ بدرێ لە نێو خۆی عێراقدا قبول بکرێ. ئەمە گرفتە گەورەکە نییە کە هەمیشە سەرۆک وەزیرانێک لە دوایەکان بە تایبەتی دکتۆر عادل عەبدولمەهدی و محەممەد تۆفیق عەلاوی خست. بێگومان ئەوەی بۆ جەنابتان باس کردووە بینەرانیش گوێیان لێبوو کە پێم گوتی عێراق خەڵکی عێراق خۆی حکمی خۆی ناکە، بەڵکو لە دەرەوە حکمی عێراق دەکرێت، کارەساتەکە ئالەوەدایە. بۆیە هەر کاراکتەرێکی سیاسی دەیهێنی ڕای دەستپێری بۆ ئەوەی پۆستی سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە عێراق وەربگرێ، بێگومان ئەوە خۆی نییە، هەر بڕیارێک دەری دەکە خۆی نییە و هەر قرارێک و هەر ئایدیا و ڕوئیا و تێڕوانینێکی بۆ عێراق بێ بۆ چارەسەری کێشەکان هەبێ خۆی نییە، دەبێت بە پێی بەرژەوەندی ئەجێندای وڵاتانی ئیقلیمی و وڵاتە زلهێزەکان بژیرێتەوە. بۆیە من پێم وانییە یعنی ئەو وڵاتانەش بیانەوێ وەزعی سیاسی، وەزعی اقتصادی، وەزعی فەرهەنگی، وەزعی سیاسی لە عێراقدا چاک بکەن، چونکە بەرژەوەندەکانی خۆیان بە سەقامگیری سیاسی عێراق
بەرژەوەندەکانیان ناتوان وەک پێویست دابینی بکەن بۆیە هەمیشە حەز لە بازاڕی شێواو دەکەن هەمیشە ئەوانەی کە بە دوای قۆرەخکاری و بە دوای ناشەفافێت دەگەڕن بازاڕی شێواو بۆوان باشە بەڵام بۆ شعبی عێراقی بازاری شێواو شعبی عێراقی تێدا سەرگردان دەبێ و ناتوانانی مافەڕەوەکانی خۆی تێدا بەرجەستە بکە و ناتوانێت ئەو داواکاریانی وەتەنانەت وەکو هاوڵاتێکی سادا بتوانێت مافەسەرەتاییەکانی خۆی پێدابین بکات باشە ئەوەی کە جاری پێشوو ڕوویدا ئەو هێزە شیعیانە توانیان کەسێک دەستنیشان بکەن بۆ پۆستی سەرۆکوەزیران کە بە هێزەکانی حەشدی شعبی یان نزیک لە حەشدی شعبی پێناسە دەکران و دەناسێنران ئێستا هەمان ڕۆڵ بەوان دەدرێتەوە پێ وایە کە عێراق دیسان جارێکتر خۆی بخاتەوە بەردەسی یاخود بەردەمی کەسێکە لەلایەن ئەو هێزانەوە دیاری کرابێ یان ئەم جارە پێ وایە سەرۆکۆمار وەکو کە ئەنجامی داوە کۆبنەوەی لەگەڵ هەرسێ لایەنە عێراقیەکەی کورد و سوننە و شیعە ئەنجام داوە و داوای کردووە لە نێو خۆدا بەڕێکەوتنی هەرسێ لایەن کەسێک دیاری کرێ اینجا سەرۆکۆمار ڕای بسپێرێت لە ڕاستیدا دەبێت جاری یەکەم سەرۆک کۆمار هەوڵ بدات لەگەڵ وڵاتە ئیقلیمی و وڵاتە زیلهێز و بڕیار بەدەستەکانی دنیا بە شێوەیەکی دیبلۆماسی هەوڵ بدات کە هەژمونیان لەسەر عێراق کەم بکەنەوە ئەگەر ئەوان دایانەوەی چارەسەری کێشەی عێراق بکەن ئەگەر ئەوان پەرۆشن بۆ سەقامگیری سیاسی لە عێراق و هەموو کێشەکان لە عێراق چارەسەر بکرێ پێویستە لە هەنگاوی یەکەمدا خۆیان هەژمونیان لەسەر عێراق کەم بکەنەوە لە عێراق شەڕی بە وەکالەت نەکرێ لە عێراق شەڕی بەرژەوەندیەکان نەکرێ لە عێراق شەڕی ئەجێنداکان نەکرێ لە عێراق لەبەر شەڕی بەرژەوەندیەکان و شەڕی ئەجێندا سیاسیەکانی دەوروبەر هەموو گەلانی عێراق مافەکانیان پێشێل کراوە پێشێل دەکرێت و هەموو مافەکانیان فەرامۆش کراوە بۆیە دەبی بەڕای من سەرۆک کۆمار پێش ئەوەی کە لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراق کۆبێتەوە دەبێت لە پەیوەندێکی دیبلۆماسی هەمیشەییدا بێ لەگە وڵاتانی ئیقلیم و وڵاتانی زلهێز و بڕیار بەدەست بۆ ئەوەی هەژمونی خۆیان لەسەر عێراق کەم بکەنەوە تاکو بتوانین شعبی عێراق خۆشگوزەران بژی تاکو بتوانین ئێنێرژی و هەموو ئەو وزە و نەوت و گازی سروشتی داهاتەکەی بۆ شعبی عێراق بێ لە وڵاتێکی وەکوی عێراقدا هاوڵاتیەکانی و ماڵوێران و سەرگەردان و برسی بن بەڕاستی ئەمە دەچێتە خانەی ئەوەی کە هەموو ئەو وڵاتانە دیارە گوێیان بە مافی مرۆڤ و بە مافی ئینسان نییە لە عێراقدا تەنانەت بەرژەوەندی تایبەتەکانی خۆیان ڕەچاو دەکەن بێگومان ئەو بۆچوونە هەروایە بەڵام دەبێت سەرۆک کۆمار هەوڵ بدات لە ڕێی قەناتی دیبلۆماسیەکانەوە خۆشی وە هەموو دیبلۆماتکارەکانی عێراق والێ بکات کە لەگەڵ ئەو وڵاتە ئیقلیمی و وڵاتە بڕیار بەدەستانی دنیا هەوڵ بدات کە شعبی عێراقی بڕیار لە چارەنووسی خۆی بدات خۆی بڕیار بدات نەکو یەکێکی تر بێ بڕیار لە چارەنووسی عێراق بدا کە خۆیان نەبن یا یەکێک ڕابسپێردرێت وڵاتە ئیقلیمیەکان دەستەمەوەی بکەن و ئەجێنداکانی خۆیانی پەجێبەجێکەن باشە ئەوەی کە بینیمان لە سیناریۆ و فیلمەکەی محەممەد تۆفیق عەلاویدا ئەوە بوو کە دوای ڕاستپاردنی کورد قسەی هەبوو لەسەر کارنامە و بەرنامە و پێکاتی کابینەکە کورد ئەم جارە ژوا بکات یان بە ئاشکرا بە کۆدەنگی هەموو مەرج و داواکارەکانی خۆی بۆ هەر کەسێکە لە ئایندەدا ڕادەسپێرێ بۆ پێکەنانی حکومەت ڕابگەێنێت بەڕای من کورد نابێت لە گۆڕانکاری کەسەکان ویان لەگەڵ کەس قسە بکە دەبێ کورد هەوڵ بدات ئەجێندای تایبەت بەخۆی هەبێ ئەجێندای تایبەتی قەومی خۆی هەبێ و ئینجا لەگەڵ سیستەمی حکومڕانی عێراق قسە بکات دەموچاوەکان چێ دەگۆڕێ هەمویان یەکشتن و لە هەر لە ئیبراهیم جەعفەری ڕابیگرە تاکو نوری مالیکی و تاکو حەیدەر عیبادی و تاکو محەممەد عەلاوی و عادل عەبدولمەهدی و هەمویان بیرکردنەوەیانی یەک نەخمە دەخوێنن و یەک بیرکردنەوەیان هەیە سەبارەت بە مەسەلەی کورد بۆیە ئەگەر خۆشیان قەناعەتیان وابێ کورد نەتەوەیەکی ژێردەستە و ئەبێ سەردەست بێ و کورد شەریکە لە عێراقا ئەگەر قەناعەتیشیان وابێ بەڵام هەژمون و فشاری وڵاتانی ئیقلیم وایان لێ دەکا خاویان دەکاتەوە نەتوانن ئەو ئایدیا و ڕوئیا و تێڕوانینی خۆیان سەبارەت بە مەسەلەی کورد و مافەکانی گەلی کورد جێبەجێ بکەن لێرەدا گرنگ ئەوەیە کورد بە یەک تیمە ئێستا گرنگجەکەی لەوەدایە کورد یەک تیمە و هاو هەڵوێست و یەک ڕیزە و پێویستە ئەجێندایەکی تایبەتی قەومی هەبێت و لەگەڵ کەسەکان تەعامل نەکە
هەر یەکێک بێتە ببێ بە سەرۆک وەزیرانی عێراق و ڕابسپێردرێت دەبێت مەرجی خۆی مەرجێکی قەومیانە دابدرێت کە هەموو مافە دەستوریەکان هەموو ئەو مافەڕەوایانی گەلی کورد لە بودجە و موچە و مەسەرەی نەوت و شەفافیت لە هێنانی بودجە و تا دەگاتەوە ئەوەی کە مەسلەی پێشمەرگە بچێتە ناو مەنزومەی دیفاعی عێراقی و هەوڵ بدرێت کە چۆن لە عێراقا هێزە چەکدارەکانی عێراقی ماف و ئیمتیازاتیان چۆن دەبی پێشمەرگە ژوابێ و لە هەمان کاتیشە ئەبێ مادەی 140 تەئکیدی لێ بکرێتەوە و هەموو مافەڕەواکانی گەلەکەمان تێیدا زامن بکرێت کورد دەبێ هەمیشە هەوڵ بدات خۆی یەکڕێکا پێم وایە یەکێتی ریزەکانی گەلی کورد دەبێتە کارتێکی بەهێز بۆ ئەوەی کورد بتوانێت لە گفتوگۆیە بتوانێت بە بەهێزی بە دەنجێکی دلێر قسە بکە و داوای مافەڕەواکانی خۆی بکات بەڵام دەبێ هەوڵ بدرێت کە کورد بە هیچ شێوەیەک سازش لەسەر یەک خاڵی خۆی نەکا هەرچەندە لە نیگۆشیشن و مفاوازاتە سیاسەتی کەمپرۆمایز زۆر مهمە یان هەموو یان هیچ ئەوە نابێت لە سیاسەتە بەڵام لانی کەمی مەسلەی مافەڕەواکانی گەلەکەمان دەبێ شەڕی لەسەر بکرێ و بە هیچ شێوەیەک سازش لەسەر ئەو مەسەرەیە نەکرێ ڕاستە لە گفتوگۆیە دەبێ نەرمی مرونەت هەبێ بەڵام ئەو نەرمی مرونەتە نەقۆزرێتەوە بۆ ئەوەی مافەڕەواکانمان کار لە بەدیهێنانی مافەڕەواکانی گەلەکەمان بکات باشە کەواتە ئەو کەناڵەت دیبلۆماسیانی کە لە ناوخۆی عێراقدا بێ یان لەگە وڵاتانی گەورە بێ یان لەگە وڵاتانی هەرێمایەتیایە کورد چۆن ئەو کەناڵە دیبلۆماسیانە بەکاربێنێ بۆی کە لانی کەم لە گفتوگۆکاندا بەشێکی گرنگ و چارەنووسی داواکاریەکانی کورد مافەرەتەوایەتەکانی کورد لەگەڵ عێراقدا بەدەست بهێنێت مادەم کە پێویست ناکە و پێویست نییە و باش نییە کورد گفتوگۆ لەگەڵ ڕاستپێدراوەکان بۆ پێکەنانی حکوومەت بکە کەناڵە دیبلۆماسیەکانی دیکەی کورتچین لە ڕاستیدا کورد لەگەڵ هەڵ یەکێک ڕابسپێردرێ گفتوگۆی لەگەڵ بکات چکۆ ڕاستپێردراوەکە خۆی نییە بە گوێرەی ئەجەندای دەرەچی بڕیار دەدا و بە گوێرەی بەدیهێنانی بەرژەوەندی ئەجێندای دەرەچی مامەڵە لەگەڵ دۆزی کوردەکە دەبێت کوردیش لە ڕێی کەناڵی دیبلۆماسی تایبەت بخۆیەوە لەگەڵ ئەمریکا و وڵاتانی ئەوروپا و لەگەڵ UN و ئەوانە قسە بکات بۆ ئەوەی مادام ئەوان بەپێ ئەجێندای ئیقلیمی تەعامل لەگە ئێمە دەکەن مامەڵە لەگە گەلی کوردەکان خۆ دەبێت کوردیش ئەزانێ ئەجێندای وڵاتانی ئیقلیم سەبارەت بە مەسلەی مافەڕەوەکانی گەلی کورد چۆنە دەبێت ئەو کەناڵی تر بدۆزێتەوە کەناڵی تریش ئەمریکایە وڵاتی یەکگرتووە هەموو ئەوروپایە و لە هەمان کاتیشە UN دەبێت هەوڵ بدات و جەخت بکاتەوە لەسەر ئەوەی ئێمە نەتەوەیەکین شەریکین لە عێراقدا لەگەڵ عەرەب شەریکین لە وڵاتێکی داین کە بەپێی دەستور ئێمە دوونەتەوەی سەرچین کورد و عەرەبە دەبێت ئێمە شەریک بین نەک تەمەشاکەر بین نەک بچەوسێنەوە و نەک و هاوڵاتی پلەدوو بین بۆیە دەبێت کورد دەبایەت دەمێکە سەرکردایەتی سیاسی کورد مشوری ئەوەی بخوارد بە دەبات دەمێکە سەرکردایەتی سیاسی کورد پەرۆشی بۆ ئەو مەسەلەیە هەبوایە دەبایەت دەمێکە سەرکردایەتی سیاسی کورد کۆبوونەوەی جۆرا و جۆری ئەنجام بدا بە هەم لە ناوەخۆ پرۆژەیەکی یان ئەجێندایەکی قەومی هەبوایە و ئەو ئەجندایە قەومیایی بکرد بە چەکێک بۆ بەرامبەری لەگەڵ ئەمریکیەکان قسەی کردبا و لەگەڵ وڵاتانی ئەوروپا و لەگەڵ UN قسەی بکردبایە بیان توانی باە ئەجێندای نەتەوەی کورد وا لێ بکەن بیکەن بە کارتێک کە هەمیشە هەر یەکێک هەر دەمو چاوێک دەگۆڕدرێ ئێمە مامەڵە لەگە دەمو چاوە گۆڕدراوەکان ناکەین بەڵکو ئێمە مامەڵە لەگەڵ واقعە دەکەین واقعەکەش ئەوەیە کە ئێمە نەتەوەیەکی ناومان کوردە و شەریکی عێراقدا و دەمانەوێت لە چوارچەوەی عێراقی دیموکراتی فیدرال دابژین و بەپێی ئەوەی کە ئێمە نەتەوەیەکی سەرچین لە عێراقا و دەبێت هەموو مافە دەستوریەکانمان پارێزراو بێت و مافەنەتەوەیەکانمان پارێزراو بێت و لە داهاتی عێراق شەریک بین و هەوڵ بدەین ئێمە لە هەمان کاتیشە ئێمە دەبین بە سنگ و بەهێزێکی سنگدار بۆی بتوانین عێراق شکۆی عێراق ڕابگرین و ئەو عێراقی کە دیموکراسی و مافی مرۆڤ و ئاشتی و مافی چاری خۆنووسنی گەرەکە باشە ئەوەی کە لە پێکێنانی کابینەکەی محەممەد تۆفیق عەلاویە بوو بە پرسیار ئەوەیە یعنی یەکێک لە هۆکارە هەرە گەورەکان بۆی کە محەممەد تۆفیق عەلاوی نەتوانێت کابینەکەی دروست بکە و ڕای بگەێنێ و
پەسەندەی پەرلەمان وەربگرێەوە بوو کە کورد و سونە بە هاوبەشی دژایەتی ئەجێندا و یاخنەک دژایەتی یاخود بڵین دژی ئەجێندا و بەرنامە و کارنامەکەی محەممەد تۆفیق علایی و چۆنەتی بیرکردنەوەی ئەو دیاریکردنی کاندیدەکانی کابینە وەزارەکەی بوو. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا ئێستا و قۆناغەیە کە کورد دەبێ پێبەپێ لەگەڵ سونە بەڕێکەوتنێک لەگەڵ سونە کار بکات بۆی کە مافەکانی خۆی لە نێو خۆی عێراقدا بەدەست بهێنێواتە ئێستا و قۆناغەیە کە کورد و سونە هاوتایی جارانی کورد و شیعە مامەڵە بکەن. یەکەم جار ئەوەیە کە کورد و سونە دژایەتی علاویان نەکرد بەڵکو علاوی باسی بێلایانی کرد دەبێ هەموو کاندیدەکان بۆ پۆستی وەزاریەکان دەبێ خەڵکی بێلایەن بن. لە ئەسڵدا خۆی بێلایەن نەبوو و لە ئەسڵدا خۆی جێبەجێکاری ئەجێندای وڵاتانی ئیقلیم بوو. جا وە لە هەمان کاتیشە داتاشراوی دەستی هێزێکی لایەنێکی سیاسی عێراقی بوو کەویش مقتەدا سەدر بوو. دەویست ئەجێنداکانی ئێران لە ڕێگای سەدرەوە خۆی تەنفیزی بکە. سونە و کوردیش وریا بوون لەو مەسەلەیە بە ئاگا بوون زانیان کە ئەو بۆ چوونە بەناوی چاکسازی و شەفافیەت و چارەسەرکردی کێشەکانی عێراق کە باسی خەڵکی بێلایەن دەکات. بێلایەن چێیە؟ کەسەیە لە عێراق بێلایەن بێ کە خۆی یەکێک بێت نەک تەرەفدار بێ، خۆی داتاشراوی دەستی وڵاتانی ئیقلیم و هێزێکی سیاسی عێراقی بێ کە دابینکەری بەرژەوەندەکانی وڵاتانی ئیقلیمە چۆن دەتوانێت باسی بێلایانی بکات. بێلایانی بۆ ئەوە بوو کە بتوانێت باسی بێلایانی دەکرد. بێلایەن لای ئەوەیە کە کەسێکی حیزبی لە کوردستانە نەبێ. پێم وایە ئەو کەسەی کە کورد بێ و بڵێ من بێلایەنم و وەکو بێلایەنێک بچێ پۆستی وەزاری وەربگرێ، من پێم وایە ئەوە کوردێکی بێجەوهرە. کوردی بێجەوهر ناتوانێت داکۆچی لە مافەڕەوەکانی گەلێکی ستەم دیدەی وەکو کورد بکات. دەبێ یەکێک بچێ داوای مافەڕەوەکانی گەلی کورد بکات، دەبێ باگراوندێکی بەهێزی لە ڕووی خەباتی کوردایەتیەوە هەبێت. یەکێک پەرۆش نەبێت، پەرۆش نەبوو بێت، یەکێک خەبات و قوربانی نەدابێت، بێگومان بە ئاسانی تەسلیمی ئەمری واقع دەبێ. ئێمە دەیان کەسمان دیت کە ئەو کەسانەی کە ماندوو نەبوونە شەون و خونیان نەسێشتەوە دەبنە پاروکی چەور و زۆر بە ئاسانی قوت دەدرێن. کاتێک کە بەرژەوەندێ زیاتەکانیان بۆ دابین دەکرێت پشت لە مەسەلا ڕەواکانی گەلەکەمانەکەن. بۆیە ئێمە نمونە و تەجربەمان زۆرە. ئەو کەسانەی کە بە شتێکەوە ماندوو نەبوون چۆن خۆیان هەراز دەکەن بە ئاسانی و دەکەونە بەر شەپۆڵی چەوری ئەو دژانەی کە هەنە و بەپارە و بە بەرژەوەندی دابینکردنی بەرژەوەندی تایبەتەکانیان چاویان چۆر دەکەن و گوێیان کەڕەکەن. بۆیە دەبێ ئێمە بێلایەن کوردی بێلایەن نییە. من نازانم سرم سۆڕ دەمێنێ لە کوردی بێلایەن. کورد هەیە بێلایەن بێ لە هەر چوار پارچەی کوردستانە. یەکێک هەیە لە عێراق بێلایەن بێ. سەیرەکە لەوەدایە خۆی علاوی داتاشراوی دەستی یەکێ لە لایەنە سیاسیەکانە لە عێراق کە ئەویش ڕەوتی سەدرە و بە تایبەتی سەدر خۆی و سەدریش جێبەجێکەری بەرژەوەندەکانی ئێرانە. چۆن دەکرێت بڵێم من کوردێکی بێلایەنم دەوێت؟ کوردی بێلایەن چێیە؟ کوردی بێلایەن هەروەکو باسم کرد ئەوان لە کوردێک دەگەڕێن کە کوردەکە جەوهری نەتەوەی تێدا نەبێ، جەوهری قەومی تێدا نەبێ، ڕۆحی قەومی تێدا کوژرا بێ، تەنانەت بۆ بەرژەوەندی تایبەتەکانی خۆی کار بکە و بەرژەوەندی گەلی کورد پشتگوێ بکە. ئەو جۆرە کوردە بێلایەنەی دەوێت. زۆر باشە. بەڕێز سیامد ڕەحمان چاودەری سیاسی ڕاستەخۆ لە هەولێر و لەگەڵمان بووی. سوپاس بۆ بەشداریکردن، سوپاس بۆ ئەوش کە تام کاتە بینەر بوون. هەر شاد بن و خواتان لەگەڵ.